باوەگیان چۆنی؟ باوە ئاو خۆی باوە نیسکە خۆی باوە نیسک جسك؟ نیسک ايه؟ ئەی خۆی خواردنی چیش کوڕم بۆم ناگام لە خۆمە بیری بروسکەکەی مشکلم زۆرە بە خوارەوە هیچ بۆ باوەگیان قسەکە کوڕم لە خۆم میزاجم تەواو نییە ئەگەم لە خۆم چی هەموو قسەیەکەی بۆ چی بووە؟ هەڵێ چی بووە؟ بیری براکەی کورە نەوەڵڵا حەوبەت بەدوایە بەڵام ئێستا منەوە زەرەرە چۆن بژمێرم کابرا 16 ملیۆن دینار ئەشیای هەبوو لە دوکانەکە بۆی فروختە بە 16,000 عقلەکەی وایە ئەی تۆ ئەمە خۆمیش یەکەم جاری نییە تۆ شتێ خۆشترم بۆکەم بیرتە هەزاردا بە بلوتت بای 1000 سەمون بۆ بێنە 2000 سەمونیانە باوە ئەی ڕۆژەکەت بیرە ئەلێرە پلەیستێشنمانە کرد بلە بورایەوەتت بڕۆ بە ئاموزەمینەکە باوە پایانکەم ئەوە نابێ پایام پایام بدەواز لەوە بێنە وەختی ئەوەیە چی بووە؟ ئەزم باوکم نەوەیەکە ئەخەتە زۆر بێتاقەتە گوناحە بیری بلاکات بیری بلاکە دڵهوتی گیرەوە نەیبینیوە ئێمە چەند خراپ بووین بەرامبەر ئەوسێ کە ئەو چۆنە بەرامبەر بە بلا کورە بابە وتم بیری بلاکەی وتی حەوبەر لە دوای بێ گاڵتاکە بیریۆکە بەس نایە دەری بڕێت بڕۆین تۆزە قسەی بۆکەین بووی باش بێ کوڕێ دنیا قسەم بۆی کرد نوکتە و پێکەنی هەر نییە مێش میوانی نەبوو ئەخە ڕاستەکەی بەڵام من جیازم من تاقانەکەی ئەوم نەوەڵڵا بە قوربان منی زیاتر خۆشەوە باشە چونکە من کوڕ عاقلەکەی ئەوم باشە وایە ڕاستەکەی بەڵام منی زیاتر خۆشە چونکە بێ هەم تاقانم خۆم کچە بچووکیشم بەخوا غەڵەتی باوڕێ باپڕێ باوڕێ بزانە قسەی کامانە باوکە گیان ئاوە گیان باوکە دەتخۆ بۆ ئاخۆ بێتاقەتەکەی حەز ناکەم ئاو ببینم کچەکە میزاجم نییە خەموو کوڕەکەم لە سزنە وەڵی بیریەکە باوەڵا ئێمەش بەخۆ ئێمەش زۆر بیریەکەی لێرە دانیش چەند خۆش بوو خوا باوکە ئاوا لە خۆمەکە تۆزە قسەی خۆشمان بۆ کردی لە قسەی خۆشی چی کچم وەڵا من هەرمێشکم نەماوە میزاجم هەرگیرەوە تااقەت هیچم نەماوە هیچ ئیشەڵا بەرە بێ باوە ئەی باوکە گەشتە بۆ حازر بکەین بی خۆی چاکە بی نانم بۆ ناخورێ نانم بۆ ناخورێت باش ئەچ من هێرکە و ڕۆنەکەم ناخۆ بۆم ناخورێ مەعیدەم گیراوە هەر بۆم ناخورێت ئێوارە بای 1000 سەمونێنە ئێشتا نەما خواردو بە ئەوش خەسارم بێ ئەچینی خوێن بەشکم باش بی سەمونیشی بەیانی ئێستا هیچ نەبوو بیخۆم خۆ منیش نەم خواردوێکی خواردوێتی بلەش لێرە نییە وڵایی باوکە وەڵی شەو بە دۆشاو ڕاشیەوە خوارد خوا قەیناقەینا ئیشتی هەی نەماوە گوناحە قوربانە بم باوکەگیان باوکە حەزێکی خاڵە بەکرد بێنین بۆێرە قسەی زۆر خۆرەوە خۆمان پێکەنی هەتۆزێ ئەو خەفەتەشت بیرەچێتەوە تۆ بڵێ قسەی خۆشی پێر کەیفی خۆتانە ئەخە باشە بی وەڵی بیری بلاکەم بخۆ باوکە ئێمەش بیرەکەین بەخوا بیرەکەی برامانە بەس چی بکەین ئێستا لە سز نابێت چی بخۆ خۆر بەسەر ڕەفیقەکانی تەنیشتی بەخوا بەش هەمویان نەخۆ چکە لێ قەزعەیە یەک تەشتە دە بۆیان دانێتتر ئەی خۆ نەمووی هەب لە هەمووی خۆ ها ئارە وەڵا خۆ بە کەوت چکوشت مەمنوع لە سزنە شوێن خۆی هەمووی بە چەنگ تیەکە ئاوا نانەخوا بۆ باش باشین تەلەفۆنکەی بە پڕاسیە دە بۆی بکە بۆی من بۆ خاڵە بکرێک دە باشە باوکە باوکم زۆر هیلاکە زۆر بێتاقەتە باشە باوە بڵێن نانی بۆ ناخورێ من داغانم باوکم عزیزی والله حسابی تەڵەپوشێکی بۆ نەکردی گاڵتە بە منەکەی تەلەفۆنێکم بەخوا یەک حەلمانێ چی خاڵە بکر ئەو پێ قسەی لەگەڵ وەڵا مەکرەوە پێکەوە تەلەفۆنێکی بۆ ئەی بۆچی بە پڕاسیان ناڵێ فەرقی نییە هەر لە یەک ماوە تۆ شانتیکەی خاڵە بەکرگیان چۆنی قوربانە بووم سوپاس خاڵە بەکرە توانی بی بۆ ماڵمان هیچ چیز ئەوە نییە نانە هینە باوکم لەوتی بروس گیراوە
زۆر بێتاقەت هەر هۆشی لەسەر خۆی نییە قسەی بۆکەین من پێیان پێکەنین هەر هیچ وتم ئەگەر تۆ بی هەنێ ئادەونیە چکە تەمەندانی زیکە لە یەکەوە هاوڕێ بوونە وەڵڵاهی مەمنون تەبین خاڵە بەکرد لەگە پورە ئاسیاوەرم دە باشە خاڵە گیان دە باشە چاوڕێتانەکە دە باشە بە قوربان باشە گیانەکە دەیخوابیست تێژیانە ئەوەنە بە ڕێز و قسەمان لەگەڵ نەکردنا حەت خۆ چەند باشە بۆ ئەمە چەند خراپین وەڵای بێ بەشکم هیچ نەبیگورە تۆزێ بەو قسە خۆشانی باوکم کاتە پێکەنی عليكم السلام جنب باشي شكر سلام عليك كاكيان باشي انت عارف القرآن لقورية قول شكر دول ما خوش عثمان جان شاو دلرون خبر كم بيست أما بي خوش وقاز بالاكم ناشب لبربو من أقام لينيا والله بربوني شي خبرك أو أبوك بيوم خوش جيرا ويخوى يعداني كان وين نجاتي بكي أنا مو نازاني قصبكي قد نازاني قصبكي باشا وكرمة باب الزرجي منت بيم ناخوش وبوالي بو خويا عثمان صدق قري أوام هبي كم بشيش وبيخي خمو كيد بشر جورك يخرج أي بكر هذه خليك أنا أخوشك يزاني بو خو من اللي مقصب توني عثمان جان مقصب أو جورك يخرج تويا بالا سجن داوشي وكيد بشر كم صالت ولا أنا راحتي ببوني متيو بس إيت وشون ضلية ها والله أمال ببلو خوشة يا أخي لما تو ما بانكر جوابكم كنتوا يعني أو بس مبني بخوا بلا لو تيب لجيرا من أنا مو ناخذ قربانة بمكاكك يا أخي نابي وابي بصاقو بومنا. أمر روج ودوروجني كاكي ناخذ خوشك كم ناخذ شتی های گیرا باور كبورة سنة كساموني كريو باي هزاري كريو ألي كرولي داو كسد مليون قايناك أمر عثمان جان آسيا يختشي تشور من بولينا بالمناسبة باشا خوا كاكا مخوا كاكي شي ديني بوم ناخذ بخوا إيش مو ناخذ بتوز الشوربة وبوكم ناخذ بوم ناخذ بابم خفت أي تشي بو حازكم نعم شاي بهني أنا بو حازك بوم ناخذ مزون سير بوم ناخذ تشي تشور جنك أنا بتشاي شي بمشي توز ترخينا وبوكم كاكا من بوم ناخذ مزون سيرا ابتم مريش اللي أنا ملاك سال برنج وسوري كمو وليك زي ولا كالفاصوليا بقوش توا جابلي بوم خوري تغلي معي دمان هذا يقرا أخوري عثمان جان مناسبتي يبي إن شاء الله أمر جوي خوشي جبينا سرو داخل ليش مو ناخذ بقربانة بمكاكي أنا زانم بيتو ديارة خاله وكيت باوكشم بيتاقت هني قصي خوش أو ما بوبكا قصة خوش كان يخد جوا كشم بي خوش وبوي توزي عثماني الجور عثمان بيري صالي حفتا بيك وتشين بوما من لحا بفر باري بو أعمل تيجي لا خوار بصروا والله تلقى بكتشوين يا مش رقوبان نبو ناچار حشتر برز بوتم عثمان بو سواري حشتر نبين والله كاك من سواري حشتر بو عثمان نيتواني سواري بيع بريجان بينا بفيشتر عثمان كيف تخواره باشا خاله بكر عيبة والله تبدو أي شيء ما كل حتوني أبو عثمان بقول بالخو ما كل بناوديك يا كاك شر السق بو هستي بسري توجود يا سق شر يا بسري من بسري أما كان لي سري أمو بسري أو هسي كتريان خو بس كل كيما يا باشا والله بدينيكي آخر من أوشر سقم هر أقالي خذوا يعني حشتر أنا مقصد يعني حشتر من بزل الرسمة بيني ما كورة عثمان كورة كولي من أبوي برينار بوي خاله بس إننا ناسيبه والله من على كان يشكر والله أجاتو واسو بين السيهمين تاعو أبو أسكم كاكا عثمان برينار قاتي يشوشكا والله من الشيبكم آيفون يكن بي لم آخر موديلانا تيجيش اما چند سیانزه چوارده نازد ورا خاله بكر بس ما عزبو أخوة 1970 وآيفون هبو هاتي وهبو تولا خوتو من بدرو ما كروا ازاين شونيت اللوكيشن مناد بو او اسعاف هاد عثمان بره بلام او كاتا ايفوني وكاتا زاني شون بو وكو يستنى بو سيوكا قبيلة جراب او كاتا سيوكا بخري جوان لسبشتي ايفونك قلتولو كيش يستنى دوزي نكي باو امزارش نكي آخر بقربان أمن استنى زين يا أخي ما سواه. لا حفتايا والله او عثمان تو خوش تبيله تي تولي داري انا وبس تبوش تبيله تي وصح والله بكر توش خليك أنا خوشيك يا ما تشيع خوزقة بلا ليرابو خوزقة كاستغفك عاوش تستلمان بعتر كلير نربو ده هسه بردي مشوري شاي آيك من بو بخودي كاكي جام بتشم بو حازر كم أنا جابلي بوم خوري أخوري داخل بالله أخوري بأخوار لو أنا لزياتر لجاران زياتر بخوي آه. أنا لا والله باشا
من الرمت مش نانوش تحازرك مو توزك شبين بو بلك اي يا باشا بس اسيا خوشكم تو هەلێنی قەیسێکا زین چۆن با گۆشتی جۆرەکە سوودێکی تۆ خۆشتر نییە بارە والله. ناشکوێ بخوا ناش خوریە خوریە کشمیش و بایم هەر ئەگەر تۆزە زیاتری تێکەی خوا بڕوا ناکەم بش بس تشاو با چەور بێ روني چی؟ حلە با چەور بێ مناسبە ئەمڕۆ بیر مناسبەی خۆی باشە باش ماشەڵڵا لەو قەو باڵایە ئەزانێت چۆن بەکە کە خەفەت مەبێ ئاوە حەزم لە خواردنی خۆشە وەڵی دەست چاور چی بکەم نا مناسبەشە ئەمڕۆ ئەڵم بەکر بەڵێ هەتا و قەیسێ پێگا بۆ دووسێ درۆمان بۆ ناکەی ئەوە عوسمان تۆ عیب ناکەی من پیاوی درۆم ئەرێ هەستی و پێیان لە ژیانتانە بیستتانە خاڵە بەکردان درۆ بکە بەم گردنە نە ئەوە عوسمان وەختی خۆی من لە ئیفتیدایی بووم من ئابووم ئاوا لێ یەهودی چی تیدایی؟ ئیفتیدایی ئیبتیدایی فەرقی نییە ئیفتیدایی بێ ئیبتیدایی بێ فەرقی نییە سەرەتای بەسەری ئەو عوسمانە هەموو بەیانێوە نیە لە ڕیزا منیانێ هێنایە دەرێ ئاوامانە کردووی تو گۆرانیمانەوت و ئافرین ئەمانیان هەموو کردبوو بە ئافری یانی ویسام و شت بوو ئا ئاخر لەسەر ئافرین بۆچی لەسەر ڕازگۆیی کورە دڵم تەقی دەبێڵن بۆی لێم باوکە بووی لێمێ ئەم جارش باسی کۆنتا بۆکە عوسمانی ئەوە خۆی مەوجودە حازرەکە لەگەڵ مابوو کاکە ڕۆشتین بەدخواب دەوروبەری لای چاقچاق بۆ کاتە قیتاب نەکرا هەمووی گەڵ بوو سەیرەکەم ئیسیحامە سیارە دوای سیارە کەوتو ئاوە وەڵامنیش پرسیارم کەوتو کاکەوە چێوی ئیسیحامە مەجالمان نییە بڕۆین وتی خاڵە بەکرەوە پاسێکی منشەئە چەقی و هەفتا هەشتا نەفەریشی تایە چۆن تویان ناسی وتیان خاڵە بکە ئەیتر سێ ئەو خەڵکەکە منێ ناسی ئەی چۆن جا من شەو کاتی یاری ئاسن بەکرد ئەمە عەزەڵاتانم نیش ئەمەنگا بوو ئەبرانم لێ ئەم پوزانم ئەمەنگا هەڵادی وتم عوسمان نێڵی یەک کەسیش لە پاسەکە دابەزی ویسیان دابەزن وتم کەس دا نابەزێ ئەفەرم ئایتر ئەمیش عوسمان پێ خۆت وتی دەی بەکرد بوو بیرم وەڵا چوومە دوای منشاوە ئاوایەکم وتم بیا بەیەک وەڵا یای بەیەک و یەک ئەمەنگە دووکەڵی ڕەش هاتە دەرەوە یەک دەقە لە خۆتەوە یا لە منشەکەەوە نا لە منشەکەەوە عوسمانەوە چێ پێم ڕابێرن بەخوا عوسمان جان مەجلیسە بەکەڵ چیەوە نایە منە بێ بەڵامی ئەخ دەخۆ کردمەکە دزانیش دانیشتم بۆ خۆمان سەرکە سەگانە خەری کرد پێم ڕاد ناڵەتە مناڵە ئاوە بڕوا ناکە بەلێ خەریکی قسەیت ئەی چی بکەم درەنگە گوێ بگرە منە ڕۆم چێشتەکەم خستۆتە سەری هاتە دەقە چارەکێکی کە بیکوژێنەرەوە بەس با تۆزێ گۆشتەکان کزێنە بەر کاکەم حەزیرەتی تازە فریای لە ناکوێ ئەرە وەڵا جاوەڵام من طبیعەتم ناچێت وەڵام منیش گورە هەفتی جارێت خۆشە پیس و پۆخەڵە وەڵای ئەو بەڕاستە ئاسیا هەموو بەیانێ من خۆم ناشۆم ئاسیا بەخوا کاکە ئەو نە پاک و تەمیزە خۆی نەشوێنایەتە لەقەت چاوەڕەکەن تا پێگە تۆزە بەرن بۆ بلە بەخوا فرێ ئەو ناکەوێت کاکە گیان چارەکە بزەقە زۆر ئەو نینەماوە مواجب لە باوکی خۆی خۆشێ بەخوا پێ ناکە بەشی پێویژە خۆ بۆیە بەبوو نەختێبی وەشی بۆ کڕم لە ڕێگا باش پارە پێیا بدەمێ نانە دەست خۆش پێم گیان با بڕۆین حەزی لە ئەندۆمی قاپێکی بۆ بەرت خۆ دەبڕۆن دێ ئەحواڵیشی برسە دەبڕۆ دێ بڕۆ پێم دەبڕۆ دێ ئافەرم ئەو چێش توشتە ها باشە دە ئیتر مێشکمان بە با تۆزی قسەی خۆش بۆ عوسمان بکەم باشتر بووی خوا تۆزێک لەوەتێ بەکر هاتو تۆزێک باش من دەخوا بە زیاوی بۆ هەر شوێنە بڕۆم مەجلیسم گەرمە خۆشە